نهێنی گەورەی ئەردۆغان بۆ فرۆشتنی غەزا بەرامبەر بێدەنگی ترامپ لە هێرشکردنە سەر ڕۆژاوا ئاشکرا بوو. سوننەکانی عێراق دژی شکاندنی سنووری نێوان باشوور و ڕۆژاوا هاتنە دەنگ و داوا دەکەن ڕێ لە چوونی گەنجانی کوور بگیرێت. لە یەکەم تاقیکردنەوە هێزەکانی شەڕەح شکستیان هێنا و ئەمریکاش بڕیارە قورسەکەیدا. ڕۆژ لە دوای ڕۆژ نهێنی زیاتر لەبارەی ڕێککەوتنی هێرشکردنە سەر کوور ئاشکرا دەبێت. ڕۆڵی تورکیا و سەودا کەشی لەسەر غەزا بەرامبەر پشتکردن لە هەسەدا ڕوونتر دەبێتەوە. بەپێی نوێترین زانیاری ئەردەن زەنتورێک شرۆڤەکاری ناسراوی تورکیا کە سەرچاوی نزیکە لە حکوومەتی تورکیا هەیە، ترامپ لەبارەی ڕۆڵی گرنگی ئەردۆغان لە چارەسەرکردنی حەماس بەڕازی بوون بە پرۆژەکەی ئەو بۆ ڕادەستکردنی غەزە و چەکدانان پاداشتی ئەردۆغانی کردووە بە پشتکردن لە کوور هەڵکردنی چرای سەوز بۆ هێرشکردنە سەر هەسەدا. دەژڵێت لەسەر ئەم بنەمایە تۆمباراک لە هەولێر هەواڵە ناخۆشەکەی بە مەزلوم عەبدی گەیاند کە چیتر ئەمریکا لە پشتکورد نابێت. جێی باسا تورکیا یەکێک بوو لەو لایەنانەی بە بەهێزی لە پشتی پرۆژەکەی ترامپ بۆ دەرهێنانی غەزا لە ژێر دەستی حەماس وەستا کە دەمێک بوو ئیسرائیل خەونی پێوە دەبینی. لەگەڵ هێرش و پێشێلکاری حکوومەتی شەڕع دژی کوردانی سووریا، سوننەکانی عێراقیش دەستیان بە لێدوان و جوڵە دژی ڕۆژاوا کردووە. عەبدوڕەحیم شەمەری پەرلەمانتاری سوننەی عێراق دژی چوونی گەنجانی باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان هاتە دەنگ و ڕاگەیان دەبێ هەر وڵاتێک سنووری خۆی بزانێ. دەژڵێ بەداخەوە لە گوندی مەحموودیە هەتا فیشخابوور وەک ئاماژەیەک بۆ سنووری باشوور و ڕۆژاوای کوردستان سنووری عێراق و سووریا کراوەیە. بەڵگەشت چوونی ئەم هەموو گەنجەیە بۆ سووریا ناوبرا و داواش دەکات سنوورێک بۆ ئەم سنوورە کراوانە دابدرێت. هاوکات دوێنێش خەمیس خەنجەر سەرکردەی سوننەی عێراقی ڕەخنەی لە میدیای فەرمی حکوومەتی عێراق گر کا پێشێلکاری ڕژێمی ئەحمەد شەرع دژی کوورپەخش دەکەن و ڕایگەیان ئەما دەزوەردانە و دەبێت لێپرسینەوە لە کارمەندەکان بکرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکای ڕایگەیان دوای ئەوەی حکوومەتی دیمەشق ئاشکرای کرد لە یەکەم ڕۆژی وەرگرتنی زیندانەکان لە هەسەدا 120 سەکداری داعش هەڵاتون. سوپای ئەمریکا ڕۆژی چوارشەممە دەزوەردانی کرد بۆ گواستنەوەی زیندانەکانی دیکە بۆ ناو خاکی عێراق بەهۆی بێمتمانەی بەتوانەکانی هێزەکانی دیمەشقەوە هاتووە. نیگەرانەکانیش زۆر بوونە بەهۆی بێسەروبەری هێزەکانی سووریا و تێکەڵبوون لەگەڵ پاژماوەکانی داعش. هاوکات ڕۆژنامەکە دەژڵێت لە بەرژەوەندی ئەمریکانیە بەو شێوەیە هەسەدا فشاری بخرێتە سەر و بێهێز بکرێت چونکە ڕێگا خۆش دەبێت بۆ دروستبوونی بۆشایی ئەمنی لە سووریادا. دوو ڕۆژە بەهۆی نیگەرانیەکان لە سوپای سووریا لە ئەوروپا و ئەمریکا نیگەرانیەکان زیاتر بوونە. داوای پاراستن و پشتیوانی لە هەسەدا لە ڕۆژاوای کوردستان زیاتر بووە. ئەمڕۆژ بە فەرمی ئەمریکا هۆشداری بە شەڕعدا لە پابەندبوون بە ئاگربەز لەگەڵ شەڕڤانان.